سيمي فاني من هنا زيفي مجارزة ترلقلوان قوتو بيش بكم دكتور علي الهيل ما مستوى زانينجه وشروفكاري سياسي ونيفيسكار جدا وحياة قطر ميفاني ميا هروها دكتور عري برنتاوي كوريفري نافندا القدس جبولي كولينين سياسي جا عمانا بايتختا أردني ميفاني ميو جا بايتختا أمريكا جواشنطوني بسام إسحاق أندامي أنجمنا سلوكاتيا مسدي ميفاني ميا هون همو بخير هاتنا بلا أج دكتور علي دسبي بكم كوج دوحة قطر القلمة دكتور دجفيني دا چهبو نرينا وكولاتي قطر لسر داخيانيا داويا جفيني تشيا تحياتي لك سلاف ولك ولجميع حمود الزملاء المشاركين هفكاري مني في بشتري واقع برنامج الأمر براستي سوريا ولاية جبل الجليد دست بيكا جياي قشاي وبحلة لي إيرو تماكو أمل جهانا عربي تماشات كان روشة جهانا عربي دنر خينن أم تماش دبينن كو تشتهري كم أمكارن بيشن كو جهانا كان خوشة دا أنجاما جلك سدمان دا يا هري سركا هناك دولتي شكستهنان هنين هنا عراق هبو لبنان هبو سوريا هيا يمن هيا السودان هيا ليبيا هيا وهروها هناك ولاطين عربي كو كم ترتك تشونا لأم هيفي تكن كو أوجي نجهنا آستا قناغا تكتشونا سياسي وآبوري عربستانا سعودي هول ضد جالية رزقار كرنا قردانا خواد بولود كيا كونوز ده قولاني وبيل دار بخستي هول ضد كو براغماتيك با جبرو هاجي اف جفين بنافي جفينا شوري هات بناف كرن عربستانا سعودي هول ضد كو بارتشين دوري هف يجيهانا عربي بدي سر هف أنجام دركتنا بهار عربي بهار عربي جد حزارو يازده وهاتنا أجندين بياني كنا خوازن ريفورم وچاكبون لجهانا عربي بدرست كرن عربستانا هول دده كو جيوبوليتيكا نافجه جغرافيا سياسي واستراتيجي نافجه جارك دي بين سرخوا كو تيك چويا ببورن اكاز ويغوتنا هاد بيش او يا جرنج او بوكو جفيان وافجفين بخجي نشانك ارينيا جدا هي سياسي نافبرا برايان دا بفينا فيكو تشتكي راستا ديار دايكا تندرستا دناف برايان دا باش وهروها دكتور بنارينا تا يعني جبرت قطر لدجي أسايكرنا بيوانديان لقال سوريا وفقراوي بونافا كومكارا عربية حتى فيكيلية ده جفينا شوي ذا قفتو قول سر أجرا وقرا سوريا جبوكم كارا عربي هاتقرن دولة قطر نلتج ونخست يكون رجيم سوريا أجناف بتشي دولة قطر مرجي الجمنين قطر دبجاكو رجيم سوريا تشتا بيويست نكريا أركل سرملي خوانا كرياكو تشتا دفابوكو بكت سر دست بكدا حتى انها 10 مليون خلكين سوريا للبنان ولتركيا لأردن لعراقنا الولاطين يعنينا زيدي 10 مليون خلكين سوري بنابرو كوش برنو دردو آزار عندك شيء تحليا جياني زحمتيا جياني دستكورتي وكم درفتا مادي أفهمو أمل قطر دخواست كنكو فقرنا وقندن خوا باجارن خوا مالن خوا وغارانتي بينا بيشكر كرن جالي رجيما سوري فاكو كس نزيكي وان نابي زر روزياني بوان ناق
که وکا کود سالات 2011 برمیلین تقی نار و گازن شوتن نار و کشتن و آزاردان و اشکنجدان و دستر جیل سرجنن الشامي وحتى تالي قطر فيك دبيجي كو دبي غارانتيها بنهار وهار رجيم السوري حتى انها تشتك ندايا اوبوزيسيونا سوريا سياسي ترول ندايا دا جبو هزان الريفبرنا والله جارن فيسا ولات السوري بدست نشان كرن حتى انها افهمون نها تنكرنا سدمنكو هشتنا اندامتيا سوري دا كونكار عربي دا بيرا وسطانتن حتى انها هنا چما وجا وقطر عربك السرفقرا باشا دكتور علي وقطر السرفي هل وسطا رجد بمينا حتى كو سوريا فان خالن كوتا بحثاوي كري چارە سەر بکەیان دێ هەلوەستا خۆ بووک هەرە دبن گوڤاشە هەن وڵاتێن دن دست بيكاد حزار قطر پشتوانیا گلی سوریت که پشتوانیا گلی سوریت که کوراستي ايشو ازارك جران هات من خست از بيجم كو دولة قطر نبتني كويت هيا مصر هيا يمن هيا مغرب هيا اولاد حمو جبو همان سدمان ريجرن جبو فقرا سوريا نافكم كار عربية ام هفي دكن كو سوريا الدرفي چارچوفيا سياسية عربي نمين ام هفي دكن كو سوريا فقر جنگها خويا نورمالو اسايلي چاوا سوريا به وگراندن یانجی و بخوا وگر کرسی خوی والد کن کار عربی ده و تشتک بک نعانیه درباره دافازن ملت سوریا او 10 میلیون کوچبر و پنابرن و دانا اپوزیسیون سوریا رولا و باشه اما وگرن جمتا ام بچن جمعوانی خوا ج اردنه ج عمان دکتور عریب الرنتاوی كو ريبابري نافندا القدس جبولي كولين سياسي ام دزان كو دس بيشخريه ك نويا اردنيجي هيا كو كارل سرد دكو دجفينا شوري د جهاتيه بيشكش كرن دكتور نارين عتل السروي دس بيشخريه د دس بيكي د تشيا يعني شكرا لكم على هذه زۆر سپاس بۆ بانکێشکردن خۆشحاڵم بابوونی ئەم برادرانە لەسەر ئەم سەکۆیە ئەوەی کە دەمەوێت بێڵێم ناوچەکە بە زنجیرەیەک لە گۆڕانکاری تێدەپەڕێت و چ لەسەر ئاستی پەیوەندیەکانی وڵاتانی کەنداو یاخود پەیوەندیەکان لەگەڵ ئێران یاخود تورکیا یاخود گۆڕانکاری لە پێگە و هەڵوێستەکان لەم چوارچێوەیەدا ئێستا ڕاستەیەک هەیە بۆ گەڕانەوەی عەرەب بۆ سووریا و گەڕانەوەی سووریا بۆ جیهانی عەرەب پێم وایە ئەم ئاراستەیە ماوەیەکە سەری هەڵداوە لە سۆنگەی ئەوەی کە شەڕ لە سووریا و خەریکە کۆتایی دێت و لەوانەیە سووریا جارێکی دیکە بەهۆی سزاکان و بەردۆخی خراپی ئابووری کە پێدا تێدەپەڕێت لەوانە جارێکی تر بتەقێتەوە و ئەگەری هەیە هەر وەک چۆن دەرهاوێشتەی قەیرانی سووریا لە سووریا و لوبنان و ئوردن هەبوو لەوانە جارێکی دیکە ئەو دەرهاوێشتانە جارێکی دیکە بگەڕێنەوە بۆیە پێویستە ئاراستێکی دیکە بگرێتە بەر ئەمە بە پێچەوانەی ئەمریکا کە 12 هزار کیلومتر لەم ناوچەیەوە دوورە و هیچ گرنگێش بەو پەڕاوە نادات بۆیە ئوردن زیاتر لە 2 ساڵە لە لووتکەی یەکەمی عەبدوڵڵای دووەم لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ئەوەی ئەو کاتە بە کارت یەکوت کاغەزی نافەرمی ئوردن ناسرا کە باس لەوە کرا لەو بەڵگەیە لە دووبارە دروستکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ سووریا هەنگاو بە هەنگاو ئەمە لەلایەن واشنگتنەوە بە بتەواوەتی پەسەند نەکرا بەڵام چرایەکی ناتوانم بڵێم چرایەکی سەوزی بۆ ئوردنی هەڵکرد بەڵکو چرایەکی ڕەنگ زەردی هەڵکرد تاوەکو بتوانێت دەست بەو پەیوەندیانە بکاتەوە لەگەڵ لە ناوچەیەکی ژان وڵات دکتۆر پشتەوانیە لەوێ دەست پێشخەریە ئوردنێ دکە
سێ ئاراستە لە وڵاتانی عەرەبی هەن. ئاراستەیەک داوا دەکات بە پەلە سووریا بگەڕێتەوە بۆ کۆمکاری عەرەب. سەرکردایەتی ئەم ئاراستەیە لەوانەیە ئیمارات و هەندێ لایەنی دیکە عەرەبی بێت. ئاراستەیەکی دیکەش هەیە کە گزارش لە ڕوانگەی ئوردن دەکات. گەڕانەوەی سووریا بەڵام هەنگاو بە هەنگاو بە مەرجی ئەوەی سووریا بەدەم هەندێک لە داواکاری و خواستی عەرەبی بێت بابەتی ئەمن و ئاسایش، بابەتی مادە هۆشبەرەکان و چەند بابەتی دیکە. و ئاراستێکی دیکە هەیە کە بریتە لە ڕەتکردنەوەی قەتەر. قەتەر خۆی بەتەنیا جیاواز بیر دەکاتەوە وڵاتانی دیکە. ئەو هاوڕێی دکتۆر ئەلخەیس کە بەشداری لە دیبەیتە کردووە، مەغرب هیچ مەرجێکی نییە. ئەو مەغرب دەیەوێت بزانێت سووریا هەڵوێستی لەسەر پۆلیساریۆ و هەروەها بیابانی ڕۆژاوا چییە. بابەتی یەمەن، هەڵوێستی یەمەن دەیەوێت بزانێت کە سووریا هەڵوێستی چۆن بوو لەبارەی ئەو هاوکاریەیە کە پێشکەشی چەکدارە حوسیەکان کردووە. لە ڕاستیە قەتەر نابێتە هۆکارێک بۆ ئوردنیش بە هەمان شێوە. مەسر هەڵوێستەکەی دەتوانم بڵێم پاڵپشتی لە گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەب دەگەڕێتەوە. ئەو نزیکە لە هەڵوێستی ئوردن. ئەمە نەخشەی هەڵوێستی وڵاتانی نشکێ بە سعودیە هاتە سەر خەتێ وگوت ئەوی پەیوەندیە خۆ ئاسایی بکە لەگەڵ حکوومەتە سووریا. ئەو هەڵوێستانە بەردەوام دەبن و گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەب هەندێ لایەن هەندێ ئەگەر تو دەنگێ من دەبیزی ئەو هەلوەستە سعودیە تو چاوات بینی یعنی نشکەکێ بەهات و بەحسابەکردنا بالیوسخانەیان ژی تێکردن و گەلۆ سعودیە پشتەوانی ئەوێ پلانە ئوردنێ دکە ئەف پلانانو سعودیە لە ڕاستیدا هەڵوێستەکەی شتێک نییە کە بڵێ سەرسوڕهێنەر یاخود چاوەڕێ نەکراو بێت. فەیسەڵ فەرحان وەزیری دەرەوەی سعودیە چەند هەفتەیەک لە مۆبەلبەر لە بوومەلەرزەکە بە دیاریکراوی پەیوەندی سعودی سووری لەسەر ئاستێکی ئەمنی بەرز هەبوو نەک لەسەر ئاستی سیاسی و ئەو پەیوەندیە چەند مانگێکە بەردەوام بووە پێشتریش. ئەو پەیوەندیانە چڕ بوون لە نێوان سعودیە و سووریا و بینیمان فڕۆکەکانی سعودیە بۆ یەکەم جا 2 ساڵ لە فڕۆکخانەکانی حەلەب و لادقیە نیشتنەوە. ئەم هەڵوێستە نوێ نین، ئەمە هاوتەریپن لەگەڵ سیاسەتی سعودیە کە نزیک دەبێتەوە لە ئێران کە ئەوە ئێستا دەبینین کە ئێستا خەریکە قەیرانی یەمەن چارەسەر دەبێت و بینیمان کە چۆن باس لە گفتوگۆی سەرکەوتوو لە یەمەن لە سەنعا دەکەم. ئەمە خاڵی وەرچەرخانی زۆر ڕوون و دیار و گەورەن لە سیاسەتی دەرەوەی سعودیە کە لەلایەن وڵاتانی زۆر لە ناوچەکە دەبینین بە ئێرێنی تەماشا دەکەن. ئەمەی کە ئێستا ڕوودەدات ئەمە ئاراستەیەکی گشتیە. ئێستا کە سعودیە دەیەوێت سووریا بگەڕێتەوە بۆ نێو کۆمکاری عەرەب و لە مۆسکۆش ئەو بابەتە باس کراوە لە نێوان وەزیرانی دەرەوەی سعودیە و ڕووسیا و مۆسکۆ داوای لە سعودیە کرد کە لەبەرەوەی سعودی سەرۆکایەتی لووتکەی کۆمکاری عەرەب دەکات کە لە ئایاری ئەمساڵ ڕوودات کە داوا بکات کارێ بکات بۆ گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەب. دەبینین ئێستا بارودۆخەکە بە شوێکی گەشتبینانە تەماشا دەکرێت. ئەمە ئاراستەی گشتیە. باشە دکتۆرە مێجاردن بەگەرن جەمتان بچن واشنتۆنێ جەم بەسا مسحاق ئەندامی ئەنجومەنە سەرۆکاتیە مەسەدێ توژی گەلێکی بخێر هاتی. دخوازم نەریناوە لەسەر هەوڵدانێن ئاسایکردنا پەیوەندیان بزان بم هەروەها دەداخوایانی ئالوودکەیە جەدادەژی بەحسا ناسنامەیە عەرەبیش بۆ سووریا هاتیەکردن نەریناوە سەرڤەیەکێ چییە؟
شكرا للاستضافة سپاس تحية ji لك bo vê وللزملاء mêvanê الكرام stav bo وللمشاهدين الأعزاء. efkarên berêz û bînerên بالنسبة berêz derbarê للإدارة الذاتية rêveberiya ومثل xwesar مجلس û سوريا mesed الديمقراطية، Encûmena Sûriya يعني ليس Demokratîk أكيد ممانعة الجمع الدول العربية هي رێگری حرة في نینە قراراتها، وإذا وڵاتên أرادت عەربی ئازادن بریارên يعني خوددا و ئەکار تتقارب خواستن کۆژ وتحاور نێزیک النظام ببن و ليس لەگەڵ لدينا ڕێژیمê دیالۆکێ أي بکەن مانع، الجەمە هیچ ولكن ڕێگریەک نینە نحن منە لن دژیڤەیەکێنە لێ ئەم ناخوازن حوار على كو حساب ديالوكك مصالح السر حسابي سوريا برجون عامة دين ملتي مال وشمال شرق سوريا سوريا بقشتي خاصة. والباكو رجلات يعني سوريا كما بتايبت تعرف وكون قوات سوريا دزانن الديمقراطية هزين سوريا والملكية اليوم ديمقراطيك واقع كو وتألف إيرو من دي ما فاكتو يزيد عن 100 يكا وهجماراوي بحتريسة حزار سوري شرفان كانت سوري مكونات ناش حمو سورية بيكاتين تتضمن سوري ضحايا كبرى قربانيين مزندان لتحرير الأراضي جبو السورية رزقار من كرنا خاكا الإرهاب سوريش تروري واستبداد جبو الاستبداد جيجيري و العمل في آرامي و هذه المنطقة حيث garantia تعيش أولهية بنافچه كل الإدارة نافچه ريبريا الديمقراطية من خسر قبل 5 نزيكي 5 مواطن مليون سوري، ولاتين ليسوا سوري جميعهم دشين من المنطقة، حمو هناك نتن أيضا ايج مواطنين ونافچهنا سوريين ولاتين موجودين سوري في كوش المنطقة، برهن النافچه قدمنا ضحايا ما قربانيا ما زندان درسا وجوية كي هيا كو أب أسايكرن لسر حسابي وبا شهيدان دان هلا هناك كلام أخافتنها يا قوتن في تصريحات داخوياني عند داخوياني نزل على دفي بينزل على الكرن داماكو بحثا دفي داخوياني اكو بشتي جفينا وزير درفي عربستان السعودي وسوريا درچو داماكو باسار خستنين تروريست كن قالوا ما بس تاع السعودية وسوريا هم عند اشتا داماكو داخو هزار خستنين تروريست كن هم دزانن هر ولاتك الجور برجوان خوا تيمكي بترور دناسه تيمكي دي ابن تروريست دناسه اف بهانيك ولاتان بكار هنايا داكو برجوان ديان خوا بكار بين ولجور روشو مرجع جبو كور كيف خوا بسبين لو راد في افخال حمو بين زلال كرن قالوا مودايا آمد باشيا ولاتن عربي هيكوك شويكي جدي جارة سريك سياسي لسر آستانا بخويا باشا سوري لي أسايكرنا قالوا حيوانتين ولاطان لقل سوريا قالوا ويبيقها حكومتا سوريا وانا بهسترنكا راوستن ونهلكو مرجن زيادة تردينا بيشيا وجبركو هونجي يك جوان آليانا قوتو بيجان جار جاران لقل حكومتا سوريا دكن عفوا فاتني بداية السؤال ببورة دست بيكا أزي دوباره فرسل بكم من درباس بو يعني أسايكرنا بيوانديان ولاطان لقل سوريا وينهلكو بيجها حكومته بهستر ببا مرجن زيادة تردينا بيشيا ود ماسايا قوتو بيجان دجبركو جار جاران هون وكر ريبريا خسر سردانا الشامي دكن دانوستاندن هم بيكتين لقل حكومة السورية هلا حاليا إن هاد في دمت حتى نهات بشتفاني أنا في دولتي نينا هل وستك عربية والجمر جرين نينا جفير هل وسترا أكر أنجام أريني بن وما بستا من بأنجام أريني الفراء وكور رجيم دفيت بكيكو نكارة تشتات خوازي حموي بدست بخا هر چقاس بشتفانيا ويج آلين عربا بيكرن أف بس ناكي إيرو راستيك لسر خاكي هيا نها روج هلاتي فراتي نلجر دست هلاتا رجيم نزيكا جصدي هو بينجي روباري سوريا نزيكا جصدي حشتيج أبوريا سوريا دستوي ده بكاري فيا كي باش جوه بخير وها في مانيكا
ناف دولتی هەیە پەیوەندیەکە تند ناوبەراوێ هەم پەیمانیان ناف دەوڵەتی و هەسەدەدا ها و ڕێبەبەریا خۆ سەردا لەورە بەسناکە کۆ ئەساییکردنا پەیوەندیان عەرەبی لەگەڵ ڕێژیمە و نەژی حتا نێزیک بوونا تورکیە لەگەر سووریێ نکارێت تەڕازوێل ڕۆژهاتێ فەراتێ برێز بەسام وە گەرەنتیژ هەفپەیمانên xwe وەرگرتنە ku hom parastî bin yan jî mafê we parastî be لا يوجد حسب علم لگۆرزان یاریە من گارانتی نینن لێ دیالۆگ هەناش شتێکی نۆرمالە کۆ دیالۆگ دوێ دەربارەیدا هەبێ لەگەل هەفپەیمانیان ناودەوڵەتی وموقف الولايات و هەلوەستا ئەمریکا وڵاتێن ڕۆژئاوا پشتەڤانەش چارەسەریەکە سیاسیرە کۆلبەرچاوان بگرێ ئۆمیدێن ملەتێ سووریا بشێوەیەکی گشتی قوربانیên ku miletê Sûriyê pêşkêş kirin li rojhilatê Feratê ji bo rizgarkirina xaka Sûriyê ji terorê. كما أثبتت هەروەها hêzên Sûriya Demokratîk û Rêveberiya xweser sepandin ku hevpeymanên pişt wan tê girêdan bawerî bi wan tê kirin û nehêsane ku hevpeymaniya navdewletî pişta xwe bide van hevpeymanên برێز بەسام لەگەڵ بمینە جاردن دچم دەو حاجەم دکتۆر عەلی ئەلهێل دکتۆر وڵاتên عەرەبی dikarin قەتەر پاشگوه بخن bi taybetî em dizanin konozê meha li pêşiya me lûtkeya komkara عەرەبî heye dikare piraniya dengan divê mijarê de mijara vegerandina Sûriye bikar bîne سیاست بریتە لە بەرژەوەندی سیاسی نەک هاوسۆزی ئەو وڵاتانەی نۆ وڵاتەکە کە کۆبوونەوە دوێنێ هەموویان حساب و بەرژەوەندی خۆیان هەیە چە لە بزانن پەیوەندیان دووریان لە سیستەمی سیاسی سووریا هەیە ئایا دەکرێت لە تێبینیەکان یاخود ڕەتکردنەوەی قەتەر لە بۆ گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەب ئەتوان ئەوە باز بەسەر ئەوەدا بن یاخود ناتوانن ئەوەیان نازانم بەڵام من پێم وایە قەتەر لەگەڵ کۆدەنگی و وڵاتانی نۆ وڵاتەکەی دیکە دەوەستێت واتە ئەگەر هەشت وڵات وتیان بەڵێ ئەو کاتە سووریا دەگەڕێتەوە بۆ کۆمکاری عەرەب بانگێش ڕەوانەی ئاراستەی سووریا کراوە بۆ گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەب و ڕیاض هەوڵ دەدات ئەوەی کە هەیە ڕزگاری بکات ئەوەی کە ماوەتۆ لە جیهانی عەرەب ڕزگاری بکات و هیوادارین کە تەنیا وەکو هەبوو تابلێتی کەمکردنەوەی ئازارەکان نەدرێت بە بابەتی سووریا بەڵکو چارەسەری ڕیشەیی بدۆزرێتەوە بۆ ئەو قەیرانە لە ڕاستیدا ئەو کۆبوونەوەانەی کە کرام هەمویان گزارش لەوە دەکەن بۆ کڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەب من پێم وایە حکوومەتی سووریا بەدڵنیەوە سەختی دەبێت و بربەستیش دەبێت چوونە دەرەوەی هەموو هێزەکان لە سووریا ئێران حزبڵڵا رووسیا و هەموو ئەو هێزانەی کە لە سووریادا هەن بۆ ئەوەی کە سووریا کۆنتڕۆڵی خۆی لەسەر هەموو خاکی سووریا قەتەر ڕازی بووە و سووریا بێ بە خوێندن لەسەر چ بەنگای هاتیە بە خوێندن نەخێر وەک دوێنێ ڕۆژی پێنجشەم وەزیری دەرەوەی قەتەر محەممەد بن عەبدوڕەحمانی ئاثانی هەڵوێستی قەتەر لە ڕژێمی سووریا نەگۆڕاوە و ڕژێمی سووریا کە هیچ کارێکی بۆ ئاوارەکان و پەلامەرەکان نەکردووە و ئۆپۆسیۆنی سیاسی سووریا ڕۆڵێکی نەداوە گێڕانی ڕۆڵ لە سووریا
دکتۆر مادام قەتەر نەڕازیە لەسەر چ بنگای هاتیە سەبارەت بەخۆتن؟ بە قەتەر باشە لەسەر بنەمای ئەوەی کە ڕژێمی سووریا ڕێگە بدات ئاوارەکان بگەڕێنەوە بۆ شار و گوندەکانیان و ئۆپۆزیسیۆنی سیاسی سووریا ڕۆڵێکی یەکسانی پێ بدرێت هاوشان لەگەڵ سیستەمی سیاسی و حکوومەتی سووریا بۆ ئەوی بڕیار لەسەر چارلووسی وڵاتەکەیان بدەن چونکە سووریا وڵاتی توێژێک یاخود چینێک لە گەلی سووریا نییە بەڵکو سووریا خاوەنددارێتی لەلایەن هەموو گەلانی سووریاوە دەکرێت و دەبێت ئۆپۆزیسیۆنی سووریا تێکەڵ بە پرۆسەیەکی سیاسی بکرێت و ئەوە مافی خۆیانە لەبەر ئەوەی ئەو دوو مەرجانە مەرجی ئاوارەکانەوە مەرجی ئۆپۆزیسیۆنی بەشەکردنی ئۆپۆزیسیۆنی سووریا قەتار لەسەر هەڵوێستی خۆی دەمێنێتەوە لە لووتکەی پێشوو لە جەزائر سووریا بەشداری نەکرد گەرچی حکوومەتی جەزائر هەر لە ساڵی 2011ەوە پاڵپشتی وە پشگیری لە حکوومەتی سووریا دەکات و لێرە قسە لەسەر هاوڕێی کۆمێتی دکتۆر عوڕەیب دەکەم کە وتی تێبینی مەغرب لەسەر گەڕانەوەی سووریا لەسەر بابەتی پۆلیساریۆرە نەخێر بەو جۆرە نییە چونکە سووریا پاڵپشتی لە جەزائر دەکات لە پەڕاوی پۆلیساریۆ و مەغرب دەمێنێتەوە لە هەڵوێستی خۆی لە سەبارەت بە گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەب سووریا ناکرێت پاڵپشتی لە پۆلیساریۆ دژی پۆلیساریۆ بۆستێت چونکە سووریا پاڵپشتی لە جەزائر دەکات و جەزائریش پشتگیری لە پۆلیساریۆ دەکات ئەم بابەتە کۆنە لە ساڵی 1975ەوە هەڵوێستەکەی بەم جۆرەیە پشتگیری لە پەڕاوی دکتۆر یعنی سووریا هاتیە بە خواندنا سووریە بێ لە بەرچاوگرتنا دڵگرانیên چەند وڵاتên عەرەبی ئەڤ یەکتێ چواتەیە وێ چ باندۆرێ خۆشی هەبن داویدا داخواز و ئۆمیدی پێویستیاوێ بدەمەکە درێژ هەیە حتا کۆبێنە جیبجێگرێت ئەگەر نیاز و جیهان هەموو بێکێر مال پێش جیبجیکردنا 2254 بریارە ناودەوڵەتی جیهان تمامەتی نەها تەماشای پرسگرێکە پەنابەرێن سووری دەگرێن دنیا تمامەتی بێکێر پێشیا مەسەلا ئاواکردنێژی یان پێشخستنا چارەسەریا سیاسیە ئەس باوەڕ ناکەم کۆ وڵاتێن عەرەبی وێوە بەرهێنانێت وان دۆسیایاندا بکەن پرە هێڤیەن سەرەکە هەنە دەوێ بەvێوات شێوەیەکیان شێوەیەکی دیە ئەگەر سووریا بخوازێ کۆنتڕۆلا خوا و سەروەریە خۆل سەر هەموو عەردا بسەپێنێ هەریکەم پێویستیاوێ هەفتێکشتنێ لەگەل ڕۆژهەڵاتێ فەراتێ هەیە ji ber ku hêzeka mezin wir heye beşekî mezin erdek bindestewêde û hêzê Kurdî li wê derê hene tu nikarî wana weke terorîst bina bike tenê ji aliyê Tirkiye ve Tirkiye van hêza weke terorîst binas dikin ji xeyrî wê ne heta Şam jî nabêje terorîstên û diyalogê nava demekî û demekê de dike û heta niha jî pêwendî berdewam divê derbarê نەها پرسگرێکەکە گەلێکی بلەز هەیە پێویستیاوێش چارەسەریە هەیە و پرسگرێکە قاچاقچیکردنا بە مادەیەن هش بەر گرێدایی ئەسایشا ئۆردونێ و عەرەبستانە سعودیە ئەگەر هون ببینن داخویانیە کۆ دەرکەتیدا ئەخافتن دەربارەی وێ خاڵێدە شێوەیەکیان شێوەی دین هەبوو باشە دکتۆر یعنی پێویستیاوێنا بەرسێ هەیە و پرسەکە بلەز بێژێرەوەیە کۆ هشتیە ئوردون و وڵاتên kendavê dilgiran be û هشتیە ku gavên pêş ber bi hikûmeta Sûriye jî bavêje ji bo korêl ber bazirganîkirina bi madeyên hişber bigire. Belê. Ev rast e ev
باشەکش تەحەدایین هەیە و باوەریامدا پێشکەتنا هەر پەیوەندیەکە عەرەبی لەگەل شامێ و گرێدایی چارەسەرکردنا هەنێک دۆسیەیەن ئەمنی و سیاسینەیە ئاراستەیەکی عەرەبی گشتی هەیەش بۆ کۆ سووریا ڤەگەڕێ کۆمکارە عەرەبی و ڕێزا عەرەبی ئەف مەسەلەکە گرنگە باوەریامدا کۆ ئالیێندی دوێ خۆ بگونجێنن لەگۆر vê ڕاستیە نو ئەگەر بدلێوان بێ دکتۆر یعنی پرسا ڤەگەرا پەنابەر و کۆچبەرên سووریە بۆ وڵاتێوان نە پرسەکە سەرەکی و نەخەما سەرەکی یاڤان وڵاتان بکە و بریارە 22 پێنجی و چارژی ئەمش بیر بکەن لێ هەوڵ دانش بۆ ڕێگرتن vê پرۆسەسێت باوەریان من دەبێت گوت پرسا ڤەگەرا پەنابەر و کۆچبەران ئەم دکارم بێژن کۆ نەخەما ڤان وڵاتانە و ئەم بریارە 22 پێنجی و چارژیش بیر بکەن نەخێر ئەف گرنگە پەر گرنگە هەرچ قاس کۆ گرنگی پێ جودا بێت ناوبەرە وڵاتەکیدا پەنابەر لە تورکیە بوونە دۆسیەکە ناوخوا بەشێکیش هەلبژارتنێن تورکیەنە لە لبنان هەموو ژێر گەفەیەکیانەوی ناسناوی دموگرافیاوی سووری نەها بوونە هەمە نیڤێ نیشتەجیێن ڤی وڵاتی بوونەژ سووریا و دەزانن حساسیەتە دەموگرافی لە لبنانێ و هەفسەنگیێن طایفەگەری هورن لە لبنانێ لە ئوردونێژی مەلیۆنەك و 300,000 سووری هەنا ئەفژی هژمارەکە گرنگە لێ ڤەگەرا پەنابەران گەل دۆسیە پرۆسەسا سیاسی چوونەکە مەزن جێرە توازێ هژمارەکە مەزن دکتۆر بریارە 22 پێنجی و چار لەکوێ پەنابەریا خەڵکێن سووری سەدەمەوێن ئابوورینە سەدەمەک نەڤەگەرا پەنابەرانجی سەدەمەوێن ئابووری و جڤاکینە دوێ ئەم ڤێنال بەرچاوان بگرن و تێ بگهن ئەس باوەڕ ناکەم کۆ ئەف بریار بشێوەیەکی ئۆبژەکتیڤ دوورژە هەلوەستەین کۆ هەیە ڕەوش گەلێکی پێش دەچوونە ژێ قوناغێت دەرباز و بەحسکردناوێنە تەنێ هەولەکە ji بۆ کۆ هەنێک پەیوەندیên یعنی کەنالên پەیوەندیە بەردەوام بێت لێ جیبجیکردنا في بريارج 2015 حتى گەلک ئاو دەوێ ناوچەیرە دەرباس بوونا گەلک گوهرتن و بەگوهرتن چ بوونا ئەس باوەڕ ناکەم کۆ ئاv بریار بجدیەت بەرچاوان پێوەرێگرتن دەما کۆ دەما بەحساوێ تێکردن نەش بۆ وەرگەراندناوێ سپاس بۆ ڕاستیە بڕاستی جەمێوانێ خوا لە واشنگتۆنێ بەسام اسحاق برز بەسام يعني هون وەکە ڕێبەبەریە خۆسەر نوێراتیە وڵاتان هەیە وەکە نمونە مصر نوێراتیەوە هەیە وەخە گوهاندیە ڤان وڵاتانش بۆ کە هەن بەحسا مافێ خۆ بکەنیانژی هەلوەستا خوا و دلگرانیە خۆ بگهینن وان طبعا بەدڵنیاییەوە نوێنەرایەتی لە چەندی وڵاتانی عەرەب و ئەوروپا وەروە لە ئەمریکا هەن و بەردەوام ڕاوێژکاری لە سەرجەم پەڕاوە بەپەلەکان هەیە و دەکرێت سەپارەت بە دوا پێشاتەکان و بەدڵنیاییەوە بابەتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتانی عەرەب لەگەڵ دەسەڵاتی سووریا هەموو ئەوانە باز دەکرێت لە وڵاتانە لەلایەن نوێنەرایەتی مەسەد و هەڵوێست خراونەتە ڕوو لەلایەن ئەو وڵاتانەوە ئێمە لە ئەمریکان و ئێمە نوێنەرایەتیمان هەیە لە ئەنجومەنی سووریای دیموکراتی و هەڵوێستی بەرپرسانی ئەمریکی سەبارەت بەم پرۆژە دەست پێشنیازەی گەڕانەوەی سووریا بۆ کۆمکاری عەرەب ئەمە 2 ساڵ زیاترە لەلایەن وڵاتی ئوردنی برامان خراوەتە ڕوو و لە دوای ئاشتبوونەوەی نێوان ئێران و سعودیە ئێمە دەبینین سعودیە هانی ئەو ئاراستەیە دەدات وەکو هاوڕێکان وتی ئەوە لەسەر بنەمای واقعبینی و پراگمیتی سیاسی و بەرژەوەندی سیاسی بە پەلەی ئەو وڵاتانە بنیاد نراوانە سەبارەت بە پەڕاوە ئەمنیەکان بە دیاریکراوی بەڵام هەڵوێستی ئێمە
کە ململانەیەکی ناوخۆیی نێو سووریادا هەیە ئەو ململانەیە چارەسەر ناکرێت ئەگەر ڕژێمی سووریا وەکو دەسەڵاتی پێش ساڵی 2011 بگەڕێتەوە هیچ کێشەیەک بۆ ئەم ململانەی نابێت دەبێت سازش بکات تەنازل بکات و لە بەرچاو بگرێت ئەو گۆڕانکارانەی کە لە 11 ساڵی ڕابردوو ڕوویان داوەوە بەرژەوەندی و مافی هەموو پێکەتەکانی سووریا بدات تاوەکو سووریا جارێکی دیکە لەسەر خۆی بوەستێت ناتوانێت لە سووریا سەقامگیرێکی بەردەوام هەبێت مەگەر چارەسەرێکی سیاسی لە بەرچاو بکرێت هەموو لایەنە سیاسی ناخۆکانی سووریا لە بەرچاو بکرێت بۆ نمونە ئێمە لە ئەنجومەنی سووریای دیموکرات ئێمە دوور خراینەوە لە سەرجەم چالاکی و کارەکانی نەتوێگرتووەکان لە پارتابێتە پەڕاوی سووریا هۆش بەهۆی ڤیتۆی تورکیاوە ئەوە نابێت بەردەوام بێت دەبێت عەرەبەکان هەڵوێستیان هەبێت لەسەر ئەوەوە بزانن کە چارەسەرێکی بەردەوامی سووریا ناکرێت مەگەر هەموو لایەنەکانی سووریا ناوخۆ بەشدار بن. باشە ئەز بەگەم جە میوانێ خوا لە قەتەرێ دکتۆر عەلی دکتۆر قەتەر نەها چاوا لە ڕەوشان و یا سووریە نەرە یعنی ڕێبەبەریەکە خۆسەر هەیە لە باکوورێ ڕۆژهەڵاتەی سووریە وێ چارەنەویساوێت چ بە قەتەر لە سەرڤەیەکێ چ دبێجە چ تفکرە؟ ئەم دۆسیایە سووریەدا شێوەیەکی دەست نیشانکردن و دۆسیای دن ئێن عەرەبی مخابن بە مخابنی ئەس دەبێژم کۆ پرسگرێک و تەڤلی هەڤی هەیە ڤانجڤینێن دهۆژیژ ئالیە هەر نەهوەڵاتەمە دیسە پرسگرێکن سیاسی هەبوون گەلو ئەمێ چاوە کارە بن ژێ ئاستانگیێ دەرباس ببن دەربارەی ڕەوشا سووریەدن هەموو ئالی بێکێریەک هەیە ji بۆ چارەسەرکردنە سیاست هەون دەزانن سیاست پشتێکی هەلبژارتیە هەر ئالیەک هەلوەستێکی جێ هەلبەژێرێ ئەمریکاوەکان نمونە هەلبژارتنێن لە فلەستینێ 1600 گوتن هەلبژارتنێن نەڕەوانە یانژی نەپاکن و بایکۆتکردن لەگەل کیانێ سەهیونی تەوی کۆجیمی کارتەر بخوا سەرۆکێ پێشووی ئەمریکا سەرپەرشتیاوان هەلبژارتنات کرد و گوتن کۆ بشێوەیەکی پاک 100% بڕێڤە چوون و گۆت و گۆ ئەو هەلبژارتن یاسایی لێ دەرێن نمونەیەک بوو نەژ هەلبژارتنە وڵاتێن عەرەبی هەبلی وهاژی ئەمریکا بایکۆت کردش بۆ خاترێ کیانێ سەهیونی سیاسیەت سەر بنگها بژارتنێت وڵاتێکی جیهانێ دەستنیشان کردی کۆ گروپێکی دبینێ تەرۆریست دەولەتەکە دن وێ گروپێ وەکە تەرۆریست نابینێ ئەمریکا پشتەوانیا هەسەدە و پێکێکێ و یاپەگا دکێ نەش بۆ خاترێ خودێش بەرکۆ ئەمەش بەرکۆ ئەمەلی خزمەتێن مەزن ئەمریکاران ڕۆژهەڵاتی خەراتێ پێشکەش نەدا دەمامەنە مایەز دخوازم نەرینا میوانێ خوا لە ئوردونێژی وەرگرم لەسەر هەمان پرسێ دکتۆر یعروب ئوردون چاوە دکتۆر عورەی ببوورە ئوردون چاوە لە vê ستاتۆیەک نەرە لە ڕێبەبەریە خۆسەرد نەرە و ڕەوشان و یا سووریە لە ڕووی مێژوەوە پەیوەندی ئوردون لەگەڵ بزوتنەوە کوردەکان لە ناوچەکە باش و ئەرێنیە لەوانەیە بەهۆی دووری جۆگرافی لەوانە پەیوەندەکە بە جۆرێکی دیکار هەبێت بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئوردون سووریا پارچە پارچە نابێت واتە ڕێوەبەری خۆسەر نەگۆڵدرێت بۆ پرۆژەیەکی جیابوونەوە کە سەروەری و سەربەخۆیی و یەکپارچی خاکی سووریا بخاتە ژێر هەڕەشەوە هەڵوێستی فەرمی ئوردون چییە؟ بریتە لە پاڵپشتیکردن لە ڕێکوتنێکی سازش واتە ئەگەر ڕێبەری خۆسەر لەگەڵ دیمەشق لەسەر فدرالیەت
لا مرکزی یاخود هەر شتێکی دیکە لە نێوان خۆیاندا ڕێککەون ئوردن لە ڕاستیدا ئەو کاتە بێلایەم دەبێت و کێشەشی نابێت ئوردن پرسێکی تری هەیە ئەوەیە کە بارودۆخ لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ببێتە گۆڕەپانێک بۆ ململانەی هێزەکانی وڵاتانی دەور و بەر من پێم وایە ئوردن دەسوەردانێکی تایبەتی لەو بابەتان نییە بەڵام من خۆم شخصی خۆم بەگوێرەی زانیارەکان و بزانینەکان بە بەردۆخی سووریا و برادرەکانمان لە قەسەد من دەتوانم بڵێم کە دەکرێت بە جۆرە چارەسەرێک بگەن کە بەردۆخەکە هێور ببێتەوە بەڵام شتێک دەڵێم کە گەڕانەوە بۆ شێوازی حکومڕانی پێش ساڵی 2011 ئەمە بەهیچ شێوەیەک بنیادگەر نین ئەمانە وێرانکەرن ئەمە یەکەم دووهەم هەر خەونێک بۆ جیابوونەوە سەر بەخۆیی کارەسات دەبێت لەسەر خاوەنەکان بۆیە داوا لە براکوتەکان دەکەم زۆر لەسەر بەدوای ئەو خەونەدا نەڕۆن و جارێکی دیکە ڕێگە نەدەن بە وەکو هەڵەکانی پێش و بکەسترێن پشبەستن بە ئەمریکا کە پشتی دەبەستن شتێکی باش نییە وەکو سەرۆکی پێشووی مصر وتی هەر کەسێک پشت بە ئەمریکا ببەستێت ئەوە هەر بەبێ هیچ ئەنجامێک دەگات و دەکرێت ڕۆژان بکورتیش بەرکۆدەمامە نەمایە بڕێز بەسام هونێ پێدەچوونێکێ بکەن و جاردن تێکەڤن دانوستاندنان لەگەڵ حکوومەتا سووریە و داخوازێ هەن هەفپەیمانێن خوا بکەن بۆ vەیەکێ بکورتی دانوستاندن لەگەڵ حکوومەتا سووری و هەبوون vê dawiyê دانوستاندن هاتنەکردن لێ حتا ڕۆژا ئیرۆ ڕەژیما سووریێ هیچ بەرسڤەکە ئەرێنی نەدا لەورە دبەکۆ ئەساییکردنا پەیوەندیان عەرەبی لەگەڵ ڕێجیمێ ئاریکار بێ ji bo ku stêvedan ji bo çareseriyeka siyasî Sûrî hebe rêveberiya Xweser Mesedê Xesedê yek rojê jî cudakarî nexwestine û behs nekirine net çarçoveya armancê وادایە ئەv بەحثکردنا جوداهیە و گرێدانا wê bi Bakur Rojhilatê Sûriyê ew propagandaya Tirkiyeyê ji bo armancên Tirkiye dixwazin vê nimûneyê weke şeytanekê nîşan bidin û weke xayîn nîşan bidin ji ber ku berjewendiyê wên tawînî û tirsê wên ji Kurdan Tirkiye gelekî spas بۆ te بەسام اسحاق ئەندامێ ئەنجومەنا سەرۆکاتیە مەسەدێ ji Washingtonê هەروەها دکتۆر یعرۆ بڕەنتاوی و ڕێبەرێ ناڤەندە ئەلقودسە ji bo lêkolînên Sûrî ji Emanê tu mêvanê me bûyî دکتۆر